قدم لي الأسماء لعرضها على سيدات السادة النواب. لەگەڵ دەست بەکاربوونی لیژنەی هەمواری دەستوری عێراق کورد مەترسیەکانی خۆی لە هەمواری دەستور خستە ڕوو هەر بۆیە چەند جارێک هۆشداری داوەتە دەسەڵاتدارانی عێراق لە هەمواری دەستوردا و مادانەی پەیوەستن بە کورد دەستکاری نەکرێن. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 دەستور پێی وایە نەک مەترسی لەسەر مادەی 140 هەیە بەڵکو مەترسی لەسەر سەرجەم مافەکانی کورد لە هەمواری دەستوردا هەیە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت بە مەرامی سیاسی لایەنە عێراقیەکان دەست دەبەن بۆ هەمواری دەستور. من بەش بە حاڵی خۆم وەکو کاکەڕەش لەوە دەترسم کە ئەوە تهدیدێ بۆ سەر هەرێمی کوردستان و ئەو هەرێمەش لە ناوبەرێ. لەوە دەترسم مادەی 140 دەستکاری بکرێت و بە شێوازێکی تر بنووسرێتەوە. لەوە دەترسم قانونی نەوت و غاز بە شێوەیەکی تر بنووسرێتەوە کە کورد سوودمەند نەبێ لەو بڕیار و لەو قەرارانە. کۆمەڵی شتێکی تریش هەیە. اینجا داوای ئەوەشەکە نظامی سیاسی بگۆڕن لە عێراقا بیکەنە ڕێئاسی کە بکرێتە ڕێئاسی حتمما هەر شیعە باڵا دەستە بێ و هەر شیعەش لەسەر حکومە بێ و نەتەوەکانی تر بنە ژێر پێ و نەتەوەکانی تر بێ بەشە بن لە کارەکانی تر. وڵا دیارە دەستور میثاقێکە لە بینی بەتایبەتی ئەگەر وڵاتێک چەند پێکهاتەیەکی تیابێ دەستور بریتێ لە میثاقێک لە بینی ئەم پێکهاتانە بۆی کە بێکۆ بژێن و کاری پێ بکەن. جا ئەوەی ئێستا کە دەبینین بەڕاستی دەستور دانرا و کەس کاری پێ ناکە. ئەگەر کار بە دەستور بکرایە بۆ ڕۆژماندەگەی بەم ڕۆژە و ئێستاش کە گەندەڵی گەشتووەتە ئاقارێکی خراپ خەڵکی ڕاپەڕی و هەنی بەڕاستی خەڵک مزاهرە دەکا و خۆپیشاندان دەکا بۆی نییە دەستور تعدیلکە بەڵکو بۆیەتی کە خزمەتگوزاری بۆ بێ بۆ ئێستا ئەوان پەنیان بدۆ بە مەرامێکی سیاسی بۆی کە هەندی خاڵ بەتایبەتی بۆ کورد پێم وایە ئەگەر کورد فریای خۆی نەکەوێت لەوەیە کۆمەڵە خاڵێکی تایە کە لە دەستورە کاتی خۆی چەسپاوە لە سوود و قازانجی میلەتی کورد بووە وەکو جێبەجێکردنی مادەی 140 وە هەروەها لە یاسای غاز و نەوت و ئەو بابەتانە کورد سوودی لێ بینیوە. بۆیە ئەگەر ئێستا فریانەکەوێ پێم وایە بە زەرری کورد تەواو دەبێت. مامۆسایەکی زانکۆ دەڵێت نابێ کورد بێخەم بێت لە هەمواری دەستور و لێگەڕێت لایەنە عێراقیەکان بە زیانی کورد دەستکاری دەستور بکەن. لە ڕاستیدا هەرچەندە دەستور پێی دەوترێت باوکی یاساکان باوکی یاساکانش پێویستی بە گۆڕانکاری هەیە لە هەموو دنیایەوە باوە دەستورەکان گۆڕانکاریان بەسەر دێت وەکو خۆی نامێنێتەوە. ئێمەی کورد زۆربەی مافەکانمان دابین کراوە لە دەستور دەبێ هەوڵێکی زۆر بدەین یعنی بێخەم نەبین لەوەی کە بە کەیفی خۆیان دەسەڵاتدارانی عێراق و یا گەلی عێراق هەمووی بێتن لە مافەکانی هەرێمی کوردستان و کورد کەم بکاتەوە. ئەم مەسەلەیە ئەکەوێتە لای مەسەلەی نەتەوەی ئێمە با بڵێن دانیشتوانی هەرێمی کوردستان چونکە ئێمە زەماناتی یاساییمان هەیە لە دەستورەکە ڕێکارەکان دیاری کراوە لە مادەی 126 بەڕوونی باسی ئەوە دەکات ئەگەر دوو لە سەرسی سێ پارێزگا ڕەفزی ئەو هەموارکردنەوەی بکات ئەو هەموارکردنەوەیە سەر ناگرێت. جگە لەو مادانەی کە پەیوەندی بە مافە نەتەوەیەکانی گەلی کوردەوە هەیە لە دەستوردا کە پێشبینی دەکرێت هەموار بکرێنەوە کورد مەترسی لە گۆڕینی سیستەمی سیاسی عێراق لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی هەیە بەڵام کورد دەتوانێت وشیارانەتر مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکات و بە یەکگرتووی ئەو مەترسیانە لەسەر مافە دەستوری و یاسایەکانی کورد لە عێراق دوور بخاتەوە. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.